تا ئێستا لەسەر چۆنەتی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان پارت و لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ چوونی جیان هەیە و نەگەیشتون بە ڕێکەوتنی کۆتایی بۆ ئەو مەبەستە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەڵێت یەکێتی لە دوایین کۆبنەوەی خۆیدا بڕیاری داوە کە خەبات بکات لە پێناو ئەنجامدانی ڕیفراندۆم، هەروەک کارەکردنەوەی پەرلەمان و چارەسەرکردنی کێشە یاساییەکان. یەکێتی خەبات دەکە لە پێناو ڕەفەرەندۆم وەکو دەواازەیەکی شەرعی و تاکە دەواازە بۆ گەیشتن بە دەوڵەتی کوردی سربەخۆی. دووەم یەکێتی نیشتیمانی کار دەکە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ چارەسەرکردنی کێشە یاساییەکان و بنەما یاساییەکان. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان سەبارە بە چۆنەتی ئەنجامدانی ڕیفراندۆم و کارەکردنەوەی پەرلەمان دەڵێت کارەکردنەوەی پەرلەمان و ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێم دوو پرسی جیاوازن و ڕێخستنی ڕیفراندۆم لە هەرێمیش بە جۆرەی قانونی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەکرێت ئەو کۆمیسیۆنە سەرپەرشتی بکات. ڕێفراندۆم پرسێکە کارەکردنەوە پەرلەمان پرسێکی ترە، دوو پرسی جیاوازن. ئەوەی ئیشەی کە دەبووە لە پەرلەمان بکرێت بۆ ڕێفراندۆم پەرلەمان کردی بە باشی بە سوپاسەوە پەرلەمان کردی، یعنی دانوستاندی باشیان کرد تا کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ساز کرا کە کۆمیسیۆن ساز کرا کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە مادەی 16 ئەم کۆمیسیۆنەی هەڵبژاردن و ڕاپرسی بەرگەی 3 دەسەڵات بەم کۆمیسیۆنە دراوە لە کاتی پێویست بوارە هەڵبژاردنە کە ڕێفراندۆم هەڵبژاردنێکی سادەیە کاتی پێویستدا ڕێنەمایی دەرکات کەواتە تۆ هەموو ئیشەکەت حازر کردووە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانش سەبارە بە پرسی ڕیفراندۆم دەڵێت یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ئەوەدایە بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم بارودۆخی هەرێم چارەسەر بکرێت و دەستگا و دامەزراوە شەرعیەکان کارا بکرێتەوە ئینجا ڕیفراندۆم ئەنجام بدرێت. گرنگە کە کێشە قەیرانە سیاسیەکە چارەسەر بکرێت، پەرلەمان کارا بکرێتەوە، کۆدەنگێکی نیشتیمانی دروست بکرێت، اینجا لەگەڵ ئەوە هەنگاو بنین بەرەو ڕیفراندۆم. پارت و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا زنجیرەیە کۆبنەوەیان ڕێکخست بۆ چۆنەتی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە بگەنە ڕێکەوتنی کۆتایی بۆ ئەو مەبەستە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.